دەگوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاریە ئەلکترۆنیەکان هۆکاری سەرەکین بۆ کەمبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، بەڵام ڕەنگە هۆکارگەلێکی تریشە بن کە بە تەواوەتی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی سس کرد بێ، ئەویش بەکارهێنانی هێڵەکانی گشتی گواستنەوەیە بۆ کاروباری ڕۆژانەی هەریەکێکمان. بەکارهێنانی هێڵەکانی گشتی گواستنەوە جگەلەوە کە زیانی ئابووری بۆ هەر تاکێگەیە هۆکاری سەرەکیشە بۆ جەنجاڵی شەقەمەکان و پیسبوونی ژینگە. لە بژانەوەی ئەمجارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین، دەپرسین تا چەند هێڵە گشتیەکان توانیویانە ئەم خزمەتگوزاریە پێشکەشی هاوڵاتیان بکەن، یاخود ئێستا هاوڵاتیان مەیلیان زیاتر بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت بە خۆیانە. هۆیەکانی گواستنەوە وابەستەیە بە ژیانی هەر تاکێکەوە لەسەر ئەم جیهانە، ئەمەش لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر دەگۆڕێت، بەڵام لەگەڵ گۆڕانکاری و پێشکەوتنەکان هۆیەکانی گواستنەوەش گۆڕانکاری و پێشکەوتنی زیاتری بەخۆیەوە بینیوە. بە جۆرێک لە زۆربەی وڵاتان هاوڵاتیان بۆ کاروباری ڕۆژانەیان بە ڕێژەی 180 هێڵە گشتیەکان بەکاردێنن، بەڵام لە هەرێمی کوردستان دۆخەکە هەم پێچەوانەیە هەمیش هۆیەکانی گشتی گواستنەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە، بۆیە هاوڵاتیان زیاتر ئۆتۆمبیلی خۆیان بەکاردێنن، ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێننەوە. وڵای من تقریبا 15 ساڵ زیاترە ئیشەکەم لەم هێڵ و لە خەت و لەوانە بەڕاستی سەبر ینی وا کزە بێ خەڵک بەس بۆ ئیشێکی هین بەکاری دێنێ، ینی نە مەسەرەن ئێمە بەس بەیانی دێن بۆ ئیش ئێوارە ئەڕۆینەوە، ینی شەوان خەڵکێ دێتە بازاڕی سا دنیا تەتەوەری کردووە و جاری جاران نییە، خەڵک شەوان بە تەکسی دێ، یعنی ئەگەر هێڵی گواستنەوە شتێک بکەن مەسەرەن ئێمە ئایدی گواستنەوە گەیاندنین، ئەگەر ئەوان مەسەرەن شتێکمان پێ بڵێن یان شتێکمان بۆ بکەن بڵێن شەوانە مەسەرەن با پاس ئیش بکات هێڵی شەو ئیش بکات، ئێمە ئامادەین لەبەرەوە ئێستا ئیشەکەی زەعیفە، ینی کابرا ئامادەی ینی زۆر زەعیف بوو ئێستا حالیان ئیشمان زۆر زەعیفە، خەڵکی خەتی بکرێ بۆی دەرینایانێ، خەڵک هەیە پاس و خەتی خۆیەتی تقریبا 3-4 دەفتەری پێداوە بژێوی ژیانەکەی پێ دەرناچی ئێستا حالیان. ئەگەر خەڵک وەکو وڵاتان وەکو شارەکانی ئێرانە تورکایە ئێمە مۆزەفمانەیە بە تەنیا بە پاس دێ، بە مۆزەفمان هەیە سیاری خۆی بە سیاری خۆی یەک نەفەرە، پاشە پاس ژەر وەکو سیارەکی خۆیەتی جەنجاڵی کەمە بێتەوە. من بەیانی دوو بەیانی تەمەشاکەم، ینی خەڵکم بینیوە لە گەڕێکێکە 3-4 بران دەوامیان هەیە، هەمووی بەس هەموو بە یەک سیارە ناڕۆن، هەمووی بە 4 سیارە ڕۆ، پاسەکە ژێتە بەردەم ماڵەکەی بە پاس بۆ ناڕۆ، ینی شتەکە خەڵکەکە وەکو بڵێن تەکەبوری هەیە یان نازانم چییە مەسەلە، پاسیش سیارەیەکە و پاک و تەمیز و ڕێک و پێک و پاسی گشتیە. هێڵەکانی گواستنەوە بە شێوەیەکی گشتی ینی زۆر باش نینە، بەرام خەڵکیش کەم بەکاری دێنیت لەبەر ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان. ئێستا منش مۆزەفم زیاتر ئۆتۆمبیلی خۆم بەکاردێنم، بەڵام شوێنەکەی من لەو شوێنە نییە کە ینی زیاتر پاسی بگرم، ئەگەر ئەم پاسی بەکاردێنم هەم باشتر ئەم اقتصادیان دەگەڕێتەوە، ئەوەندە ساری خۆت بەکارناینی. بەرام لە ناو شاری خەڵک پێویستە زیاتر پاسەکان بەکاربینی، قەرەباڕی ئۆتۆمبیلی کەم دەبتەوە، خەڵک پێویستە بە پیادە بە پاسی هاتوچۆی بکە باشترە، ئەوەندە سیارە خۆی بیتە ناو شار و قەرەباڕی دروست بکات. لەوانەیە نێزیک 200,000 بەس لە بنزین و هاتوچی سیارە خۆم بەکاربینم، ئەگەر پاس و شتیوانە هەبی لە لای مەش و هەموو دەوروبەر و پاسەکانیش مەزبوط بیتن لە کات و ئەوەی خۆی بگات، یعنی خەڵک زیاتر بەکاردێنێت. ژمارەی هێڵەکان و پاسەکان لە هەرێمی کوردستان. هێڵەکانی ناوشارەکانی هەرێمی کوردستان 103 هێڵ، ژمارەی پاسەکان 4559 پاس، هێڵەکانی دەرەوەی شار 81 هێڵ، پاسەکانی دەرەوەی شار 1440. لە کاتێکدا ئەم ژمارە زۆرەی پاس بوونی هەیە لە سەنتەری شارەکان و دەرەوەی شار، بەڵام هێشتا بە تەواوی ڕێک نەخراوەتەوە، تەنانەت لە ڕووی کاتی کارکردنەوە پاسەکان تەنها لە ڕۆژدا
لە شەقامەکان دەبینرێت. سەرۆکی سندیکای گواستنەوەی هەولێریش بەم شێوەیە باس لە دۆخی هێڵی پاسەکان دەکات. کەرتی گواستنەوە ئێوە وەکو سندیکای گواستنەوە لە شاری هەولێر لە ئاستی پێویستدایە؟ ئەمە سندیکای گواستنەوە ئیشی سەرەکیمان ڕێخستنی هێدەکانی ناوشار و دەرەوەی شارە و هەر هێرێک دێپساوی هێرمانۆدانا و دەگەر نووسەرێک بۆ ئەوەی بە ڕێکپێکی تەنزیمی شەکانیان بکەن و بتوانن بەبێ ئەوەی دوا بکەون لە ئیشەکانیان و بە گواستنەوەی هاوڵاتیان بۆ بازار. ینی گواستنەوەی بەگشتی ینی گواستنەوە وەکو پێویست نییە. بۆ وەکو پێویست نیە یەک لەوانە ئەو کۆستەرانەوە یا ئەو مینی پاسانێک کە هەیتمان زۆرە مۆدی کۆنەکانن ینی دەوانەیە هاوڵاتی سوار نانوێت بوازنێت سوای ئەو پاسانە بن بێنە ناو بازاڕی بۆ داوا دەکەینێ ئەو مینی پاسانە ئەو کۆستەرانە بەڕاستی بگۆدرێت لەوەی بتوانین زیاتر هەم هاوڵاتی و هەم ئەو شوێرانە سوودمەند بن. سەر وەزارەتی گواستنەوەش پێویستە بەڕاستی تەنزیمی گواستنەوە بگۆڕێ چکۆ زیاتر ئەوان پەیوەندیدارن بە مۆسەدەیە بتوانن هێلەکانە لە گواستنەوەیە زۆر لە ترامپە زۆر شمە پێویستە بەستاکو ئێستا شتانە هیچ نەکرایە و ئەمە بە دواکەوتینە بەڕاستی لەو جیانە ناتوانین ینی ئێستا هەندە ئیشەیە بکەن ینی کەمترین ئیشە ئێستا ئەو پاسانەیە نەتوانین من پاسی باش پیاکەین نەتوانین کۆسەری باش پیاکەین بۆ ئەوی بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتی بکەین. لە ناو شاری هەولێر چەند هێڵی گواستنەوەمان هەیە و نرخی کڕی گواستنەوە لە هێڵە گشتەکاندا چەندە؟ طبعاً 34 هێری ناو شارمان هەیە لەگەڵەکە میلیەکانی هاتووی هاوڵاتیان دەگوازنەوە بۆ بازار و ئەو نرخێکەدان درایە 500 دینارە بۆ گواستنەوەی هاوڵاتیەک ماعدا کۆمەلگەی قوشتەپا و لەگەر بەحەکە کە 1000 دیناردانرا دەبێت شوێنەکانیان دوورە بۆ ماوەیە شاک بەڕاستی کۆبوونەوە نەکرایە ئەوجا لە کۆبوونەوە بکرێت بەڕاستی من وەکو سەندیکای گواستنەوە داکۆچی مافی شوێران دەکەم دەبێت بەڕاستی نرخەکە بڕێک زیاد بکرێتن لەبەرەوە بەنزین هەم گران بووە و 500 دیناری ژانی زۆر کەمە بۆ شوێران ژیانی شوێژ دەسەر ئەو سیارانەیە لەسەر ئەو کۆسەرانەیە لەسەر ئەو هێرانەیە بەڕاستی پێویستە پێداچوونەوەک بکرێت بۆ دانانی نرخ. نرخەکە هەرزان ئێستا؟ نرخی هەرزان ئێستا 500 دینار هەرزانە بە ڕێی من هەرزانە لەبەرەوەی زۆر کەمە و ئیشش لەو ئاستەی نییە بەڕاستی لەبەرەوەی هاوڵاتی بە کەم سواری ئەو پاسان دەبن هەم لەبەر مۆدیلەکانە هەم هەر کەسە ساری خۆشی هەیە لەگەڕەکان کە دێتە بازاڕی ئەگەر کۆسەرەکان باش بن و مستەمر هاتوو هەبیتن و هاوڵاتی سواری ئەو پاسانە بن وەڵڵای لەوانەیە ساکان زۆر پێیان خۆشتە کە مستەمر ئیش بکەن بەڕاستی شەو ڕۆژ ئیشێ بکەن بەڵام کەچی ئێستا کە ناتوان تەنها بە ڕۆژ دەتوانین ئیشێ بکەن. بۆ لە شەواندا پاسەکان نابینین لە شەقامەکانی شاردا؟ تەمان بە شەوان دەبەوە نابێت ئەو کۆسەرانە کە هاتووی کە ئیشێ دەکەن دانوێت نەفەر بگوازنەوە بۆ بازار کەچی بازاڕی لە شەوان نییە ئەگەر بازار لە شەوان هەبی بەڕاستی ینی بازار کۆسەرەکان ئیشێ دەکەن دابەشا دەکەن لە ڕۆژانی جێژنا یا پێش جێژنا کە ڕەمەزانان دادێ لە پازەی مانجێ کۆسەکە بێ ئەوەی پێیان برێن بەخوایان ئیشە دەکەن لەبەوەی شەوانە جم و جۆل هەیە بەس ئێستا کە ینی هاوڵاتێکی کەم دێتە بازاری ئەویش بۆ شارەکە دێتن ئەوش بە ساری خۆی دێتن ئیتکە نانە ناو بازار. هۆیەکانی گشتی گواستنەوە وابەستەن بە ژیانی هەر تاکێکەوە بۆیە لە ڕووی ئابوووریەوە بەکارهێنانی هێڵەکانی گشتی یاریدەدەرێکی زۆر باشە بۆ هاوڵاتیان ئەمەش تێتوێکی زۆری بۆ دەگەڕێنێتەوە. ئەی بۆچی لە هەرێمی کوردستان دەرێک بەمە نەکراوە یان کێشەکە لە نەبوونی سیستەمی تەواوەتی هێڵە گشتەکاندا هەیە؟ سوود و زیانی هاوڵاتیان یاخود کارمەندێک چییە لە بەکارهێنانی هێڵەکانی گشتی بۆ کاروباری ڕۆژانەیە؟ طبعاً هێڵی گواستنەوەی گشتی زۆر با بڵێن سوودی ئابووری هەیە ئەگەر بین سەیر بکەین لە سوود ئابوووریەکانی ئەوەیە ئەگەر بین بەرمونەوەری بینین فەرمانبەرێک یان کەسێکەوە لەسەر ئیشەکەیتی ڕۆژانە هاتوودەکە ئەگەر ساڵ 365 ڕۆژە 270 ڕۆژ هاتوچۆ بکە هەر جاری 750 دینار بداتە با بڵێن هێڵی گواستنەوە کە لە ڕۆژێکدا دەکات 1500 ساڵانە دەوری 400,000 دینار دەداتە هێڵی گشتی. بەڵام ئەگەر بین سەیری بکەین بە پێچەوانەوە ئەگەر کەسەکە با بڵێن ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنی ئەگەر مانگانە 150,000 دینار کە بەلایانی کەم لەوانەیە پێویستی پێ بێ بنزین و ڕۆن و هەر شتێک مثلەن مانگانە پێویستی پێ 150,000 دینار با بڵێن خەرج بکات لە ئۆتۆمبیلەکەی دەکاتە 1,800,000 لێرە تەماشا دەکەن جیاوازیەکە چەندە؟ جیاوازەکە
ملیۆن و 400,000 کە ڕەنگە بکاتە 2 موسە تا 3 موسێ فەرمانبەرەکە بەبێ ئەوەی هەستی پێ بکە بەبێ ئەوەی گرنگی ڕێژەیەکەی بۆ حساب کردوێ لێرانە. باشە ئەگەر ئەمە ئەم قسەی بەڕێستان لە فەرمانبەرێکیش بپرسی دەڵێ هێڵی گشتی گواستنەوە لە کاتی دیاریکراوی خۆیانە ئایا کاتیش گرنگە بۆ هێڵی گشتی گواستنەوە؟ بەتاکید ئەگەر ڕێک بخرێ زۆر گرنگ دەبێ ئەوە ڕێک بخرێ بەڕاست ناکرێ بە شێوەی هەڕەمەچی ناکرێت دەبێ ڕێک بخرێ مەسەرەن لە سەعات ئەوەندە لە دقەی ئەوەندە بۆ ئەوەندە لەو شوێنەیە ئەوە بەڕاستی زیاتر لە هێڵە شەمەندەفەرەکان بابڕێن ئەوە زیاتر پەیڕەو دەکەن لەوێندە دەتوانی ئەمە بە تەواوی سەیتەڕێ لەسەر ئەو مۆزعی بابڵێنەها هاتوچۆ کاتەکان بکەین. لە ڕووی گرنگی پێدانی کەردی گشتیەوە مەسەرەن بۆ ڕەخساندنی هەلی کار مەسەر ئەمە تا چەند گرنگە؟ طبعاً بۆ هەڵی کار ئەگەر بین سیر بکەین شوێنێکی وەکو شاری هەولێر ئەگەر دوو هێڵی شەمەندەفەر یان با بڵێن دوو ستەیشنیە بێ دوو محەتەیە بێ تەماشا دەکەین بەلایانی کەمەر محەتەی 500 600 700 کەس وەکو فەرمانبەر ئیش دەکات لە شوێنە ئەوە بەڕاستی هەڵی کارێکی زۆر دەڕخسێنی هەم لە شوفێران هەم لە با بڵێن ئیداری خزمەتگوزار پاسەوان و چاکەرەوە تا کۆتایی ئەوەش بەڕاستی یارمەتی دەرەکی زۆر باشە لەو ئەوەی کەوە هەڵی کارێکی زۆر لە ڕووی ئابووری دەخڵکێنێت. کەرتی گواستنەوە لە هەرێمی کوردستان وەکو پێویستە خزمەتگوزارەکانی هەمووی بەردەستن؟ نابڕای من هەمووی بەردەست نییە بەڕاستی ئەوە وەکو باسم کرد دەبێت ڕێک بخرێتەوە وەکو تەنانەت ئەگەر ڕێنمایی نوێ یانەوەتە یاسای نوێ بۆ دەربچێ چ لە پەرلەمان چ لە وەزارەتیان ڕێنمایی نوێ لەو دەربچێ بەڕاستی زۆر گرنگە گرنگی بەو بابەتە بدرێت لەبەرەوەی وەکو باسم کرد لە ڕووی ئابووری بۆ تاک دەتوانێت با بڵێن سوودێکی یەکجار زۆری هەبێ ئێستا ئەگەر بێن بە نمونە باسی بکەین کاڵایەک ئەگەر بە وەسائلەکی با بڵێن بچووک بگوازرێتەوە هاوڵاتی یان با بڵێن کڕیار بازەکەی دەدا. وەک شارەزایەکی ئابووری پاڵپشتیەوەکەی هاوڵاتیان هێڵی گشتی زیاتر بەکاربێنن یاخود ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکاربێنن؟ بەتاکید هێڵی گشتی زۆر باشترە وەکو باسم کرد پێشتریش لە ڕووی ئابووریەکەی لە هەموو هەروەها با بڵێن ژاوژاوی شار هەروەها باڵێ لە ڕوژینگەییوە زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگەمە ئەو ڕۆشن بیرەمان هەبێ وەکو با بڵێن هەر تاکێک بتوانین زیاتر گرنگی بە هێڵی گشتی بدەین. بەکارهێنانی هێڵەکانی گشتی گواستنەوە بۆ بەشێک لە هاوڵاتیانی وڵاتانی ناوچەکە بۆتە پێویستیەک و یاریدەدەرێکی باش بۆ ڕایکردنی کاروباری ڕۆژانەیان. ئەگەر پاسێک بەنمونە وەربگرین لە شەقامەکاندا دەتوانێت کاروباری 20 ئۆتۆمبیل ئەنجام بدە بە خەرجێکی کەمتر و کاتێکی کەمتر. لە هەرێمی کوردستاندا 10,880 پاس هەیە. نرخی کرێی گواستنەوە لە سنتەری شارەکان تەنها 500 دینارە. ژمارەی تەکسیەکان لە هەرێمی کوردستان 75,000 تەکسیە. ئەم ژمارەیە بە بەراورد بە وڵاتێکی وەکو تورکیا ڕەنگە زۆر زیاتر بێ. ئەگەر فەرمانبەرێک یاخود کارمەندێک لە کەرتی تایبەت مانگانە بە پاس هاتوچۆ بکە نرخی مانگانەی تەنها 30,000 دینارە. ئەگەر بە ئۆتۆمبیلێکی کەم مەسەفی خۆشی هاتوچۆ بکە کرێی تێچوەکەی تەنها 100,000 دینارە. ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە بە جۆرێک نزیک دەبێتەوە لە 1,840,000 ئۆتۆمبیل. ئەگەر ئەم ژمارەیە دابەش بکەین بەسەر ژمارەی دانیشتواندا لە هەر 6 هاوڵاتیەک 2 هاوڵاتی ئۆتۆمبیلی پێیە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان هێڵی گشتی گواستنەوە لاوازە و هاوڵاتیان زیاتر ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکاردەهێنن. زۆری بەکارهێنانی ئۆتۆمبیلەکان لەلایەن هاوڵاتیانەوە بە یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکاندا دەرێت بۆ پیسبوونی ژینگە و تەندروستی خودی هاوڵاتیان. ژینگە بە چی پیس دەبێت؟ یەکێک لە هۆکارە سەرچەکانی پیسبوونی هەوای کوردستان زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکانە لەبەرەوەی ئێمە گواستنەوەی گشتیمان نییە هەر کەسە ئۆتۆمبیلی تایبەت خۆ بەکاردێنی گواستنەوەی گشتیش هەم بە پاسی گەورە چارەسەرەکری هەم بە میترۆ هەم بە ترام هەم بە شەمەندەفەر لە بینی شارەکان بۆ ئەوەی هەم کەمترین سوتەمەنی سەرفەکری هەم ڕووداوەکانی هاتوچۆش کەمترە بنەوە. ئێستا بۆ هەر لیترێک سوتەمەنی 2.3 کیلۆگرام CO2 ئەوەچێتە بەرگە هەوا کەواتە کاریگەری زۆری هەیە
ئەوەش پێویستی بەوەیە گرنگی پێ بدرێ بە گواستنەوەی گشتی. ئێمە لە سەردانمان بۆ لای دەستەی وەبەرهێنان ئەو پێشنیازەمان بۆ کردن کە وەبەرهێنان لە بواری گواستنەوەی گشتی بکرێ بۆ ئەوەی خەڵک کەمترین ئۆتۆمبیل بەکاربێنی بۆ هاتوچۆ یان بۆ ڕایکردنی کاری تایبەتی خۆیان. باشە ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیلی کە بەڕێستان باسی دەکەن لەسەر شەقامەکانی شێ و هەواش هیچ پیس نەبوو کەسیش هەستی پێ ناکات چۆن بزانیم هەوای پیسە هەوا پیسە لەبەرەوەی ئێمە بابە هەستی پێکرێ هەر بە فیزیاویان هەند ببینین هەستی پێکرێ بەڵام ئێمە زۆرجار لە وێزگەکانی هەوا کە هەمانە مەسەن لە دۆک دوسێ وێزگەمان هەیە لە هەولێر وێزگەمان هەیە کە خوێندنەوەی بۆکەی نازانین کە گازی دەرچوو هەیە یعنی هەوا پیسە بە و بە تایبەتی CO2 نۆکس و سۆکس و ئەوانە کە زیاتریان لە هاتوچۆی ئۆتۆمبیل زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل دەرەچن ئەوانە کاریگەری زۆریان لەسەر تەندروستی گشتی یان لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە لەسەر پیسبوونی ژینگەش هەیە ئەمەش چارەسەرەکەی هەم بەکەمکردنەوەی ئۆتۆمبیلەکانە هەم بە زیادکردنی ڕێژەی سەوزاییە بە تایبەتی چاندنی دار. بەڕێستان باسی کۆمەڵی هۆکاری گواستنەوەت کرد لەوانە مەسەلەن پاسەکان زیاد بکرێت شەمەندەفەرە مەسەلەن ترامە ڕەنگە بۆم دۆخی ئێستا دانانی وێزگەیەکی شەمەندەفەر هێڵی ئاستین تۆزێ زەحمەت بێت لە هەرێمی کوردستان پلانی خێرات چییە ئەمە چۆن بتوانین هەواکەمان ژینگەکەمان پاکتر ڕابگرین لە هەرێمی کوردستان؟ گرنجیدانە بە گواستنەوەی گشتی بە هەر جۆرێک کۆمەڵێک زۆر هەیە بۆ گواستنەوەی گشتی ئێمە باسی شەمەندەفەرەکەن لە بینی شارەکان خۆ ئەوە ئەگەر بێت و شەمەندەفەر لە بینی دهۆک هەولێر سلێمانی هەبیت کۆمەڵێک هەم ڕووداوی هاتوچۆکەمە بێتەوە هەم کەمترین ئۆتۆمبیلی بار هەڵگر بەکاردەهێنرێ بۆ گواستنەوەی کەلوپەلەکان هەر بۆ گواستنەوەی نەفەر نییە یان بۆ گواستنەوەی کەلوپەلەکانیشە کە ئەو بار هەڵگرانە زۆر کاریگەریان لەسەر پیسبوون هەیە بە تایبەتی ئەوانەی بە دیزل ئیشەکەن دووکەڵی زۆر زیاترەکەن ژینگە زیاتر پیسەکەن. ئەوەی هەستی پێ دەکرێت لە هەرێمی کوردستان ژمارەی ئۆتۆمبیلەکان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ مەودایەکی درێژخایان یاخود کورتخایانیش بکرێت ئایا ئەمە کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە و هەوای هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ کاریگەری زۆری هەیە لەبەرەوەی چەند ژمارە ئۆتۆمبیل زۆربی ئەوەندە گازی زیان بەخش دەردەهاوێشترێتە بەرگاوە کەەوەش کاریگەری هەم لەسەر تەندروستی مرۆڤێ هەم لەسەر پیسبوونی ژینگەیە بۆیە باشترین چارەسەر ئەوەیە گرنگی بە گواستنەوەی گشتی بدرێ کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت. ژمارەی ئۆتۆمبیلە تۆمارکراوەکان لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 609,741 ئۆتۆمبیل، پارێزگای سلەیمانی 313,166 ئۆتۆمبیل، پارێزگای دهۆک 144,436 ئۆتۆمبیل، ئۆتۆمبیلە میریەکان لەسەر جەم وەزارەت و بەرەبەرایەتیە گشتیەکان لە هەرێمی کوردستان 29,831 ئۆتۆمبیل، کۆی گشتی ئۆتۆمبیلەکان 1,94,204 ئۆتۆمبیل. کێشە و گرفتەکانی هۆیەکانی گشتی گواستنەوە زۆرن هەمان ئەو پاسەی لە ڕۆژدا هاوڵاتیەکی کەم بۆ کاروباری ڕۆژانەی خۆی بەکاری دێنێ دەبەمە یەکێک لە بەرەبەرایەتیە گشتیەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن ئاخۆ لەوێ وەڵامی هەموو پرسیارەکان وەردەگرم یاخود کەی کێشەکان بە تەواوەتی چارەسەر دەبن. هۆکار چییە هێڵەکانی گشتی گواستنەوە لە هەرێمی کوردستان ئەوەندە لاوازە؟ ئەگەر ئێمە وەکو خۆمان وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن ساڵانێکە درکمان کردووە و هەنگاویشمان بووە ناوە دیراسەی ئەو بابەتەمان کردووە کە گەشە بە کەرتی گواستنەوە بدەین بۆی کە خزمەتێکی تازە بین نەکایەوە بۆی کە خزمەت هاوڵاتیان پێ بکرێ پرۆژەی تازەی گواستنەوە بین نەکایەوە وەکو پرۆژەی ستی باز ترامای ناوشارەکان کە ئێستا کە خۆشبەختانە دیراسەمان کردووە و دیزاینیشی حازرە و دۆکمنتەکان هەمووی حازرن بەڵام ئەوەی ماوە کە بڕیاری کۆتایی لە جێبەجێکردنی بدرێت بۆیە ئێوە لایانی جێبەجێکار نین بۆ بڕیاری لێ نادا بڕیارەکە دەوسێتە سەر تا چەند توانەت هەیە توانێت مادیت هەیە
و بۆیە تاوەکە ئێستاکە نەمانتوانیوەکە و ئێستا کە دیراسەمان بۆ کردووە و دیزاینمان بۆ کردووە نەمانتوانیا بخینە سەر سکەی خۆی و بخینە بواری جێبەجێکردنەوە. چی تازەتان پێ وەکو وەزارەت بۆ باشترکردن چارەسەرکردن چۆن دەڵی پلاندی ئێستا دەزانین دۆخی دارایی هەرێمی کوردستان باش نییە پلان بیەکەتان چییە بۆ بەهێزکردنی هێڵی گشتی گواستنەوە لە هەرێمی کوردستان؟ پرۆژەی ستی باسە واکاری بۆ دەکرێت ئومێد دەکەین ئەم ساڵ گرێبەسی بۆ بکرێتون لە ڕێگای تێندەرینگەوە بچێتە بواری جێبەجێکردن واروها وەکو باسشم کرد و دۆکمنتی تراموای ناو شارەکان کە من وا حەز دەکەم زۆر زەرورە شانبەشانی پاس و تەکسی چونکە ئەگەر تراموایان یان هێڵی تایبەتی بەخێرا گەیاندن لە ڕێ پاسەوە دامەزرێ بە تاکید ئێمە پێویستمان بۆ هەموو ئەوەندە تەکسی ئەوەندە پاسە نابێت زۆر کێشە و بێشە و ئالۆزی و قەڵەباغی و جەنجالی ناو شاریش دەربازمان دەبێت. وەکو بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن خۆتان پاس بەکار دێنن بۆ کاروباری ڕۆژانە؟ منی وەکو هاوڵاتێکی سڤیل ئەتیادی بۆ کاروباری خۆم ڕاپەڕانی شوکارەکانی خۆم چ بۆ ناو شار بێت چ بۆ گەڕەکان بێت بەڵێ ئەگەر تەکسی بێگە پاس بێت بەکاریان دێنم بۆ جێبەجێکردنی ئەو پێداویستانەی کە من هەمە لەبەرەوە چونکە ئەگەر پازەکە تەسی دانراوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و بۆ گواستنەوەی هاوڵاتیان لە شوێنێک بۆ شوێنە چکە هەروەها نرخەکەشی لە چاو بەکارهێنانی سیارەی تایبەتی خۆت نرخەکەی زۆر هەرزانترە. پلان و پرۆژە پێشنیارکراوەکانی ساڵی 2021 وەزارەتی گواستنەوە و گەیاندن پرۆژەی هێڵی ئاسنین لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بە بڕی 5 ملیار و 500 میلیۆن دۆلار پرۆژەی سیتی پاز لە شاری هەولێر 100 کیلۆمەتر بە بڕی 350 میلیۆن دۆلار تێرمیناڵی گواستنەوەی کەلوپەر لە شاری هەولێر بە بڕی 8 ملیار دینار پرۆژەی سیتی پاز لە پارێزگای سلەیمانی 70 کیلۆمەتر بە بڕی 300 میلیۆن دۆلار پرۆژەی سیتی پاز لە پارێزگای دهۆک 50 کیلۆمەتر بە بڕی 250 میلیۆن دۆلار یەکێکی تر لە هۆیەکانی کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەکارهێنانی هێڵەکانی گشتی گواستنەوەیە یاخود هەندێک ئەم بابەتە بە هۆکاری کەمبوونەوە لە کەسایەتی مرۆڤەکان دەگەڕێنەوە لە ئەگەری بەکارهێنانی هێڵی گشتی گواستنەوە لەم توێژەری کۆمەڵایەتیە دەبرسم خەڵک و هێڵی گشتی گواستنەوە چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ لە کوردستانە بەداخەوە لە دوای نەوەتەکان ناوڕاستی نەوەتەکان و بۆ سەرەوە نەخێر زۆر لاوازبوونێکی پێوە دیار بوو زۆر کەم تەرخەمیەکی پێوە دیارە ممکنە ئەمیش بۆ خۆی دوو بەژێ بەشێکەوە بێت کە لایەنی پەیوەندیدار نەیتوانیەوە مەسەلەن شتەکان وەکو پێویست چون لەبەر ئەوەی جەنجاڵیەکی گشتی ئۆتۆمبیلی تایبەت هەیە بۆیە هێڵە گواستنەوە گشتیەکان کەمتر گەیشتونەتە شوێنی دیاری کراوە یاخود لەبەرەوەی وەستانی زۆرتیایە و پچڕانی زۆرتیایە ئەمە بۆ خۆی کاریگەرێکی کردەوەی خەڵک تۆزێک سەڵ بکاتەوە یاخود پاشە کشە بکاتەوەی کە بە کاتێکی دیاریکراو ناگاتە شوێنەکەی و خەڵکی ئەمەش ئامادە نییە کاتێکی زۆر پێشتری کاتەکەی خۆی بڕا مەسەلەن حسابی کردو ئەگەر بە هێڵێکی تایبەت بڕا بە 10 دقە دەڕوا دەوێت بە هەمان شێوە بە هێڵە گشتێکە بە 10 خولەک بگاتە شوێنی مەبەست بۆیە نەوەعانما لاوازبوونێکی پێوە دیار بووە شتێکی لەناو ئێمە تۆزێ چاولێکەری و پێمان عیبانی کەسێکە گەر سوار پاس بێ ئەمە شتێکی عیبەیە بەڵێ بە بەردەوامی وشەی عیبە بەکار هاتووە بەڵام ناڵێم ئێمە تێڕوانینمان یاخود زانیاریمان لەسەر خودی گواستنەوە چییە ئێمە زانیاریمان لەسەر خودی گواستنەوەکە نییە بۆیە دێن لێرە جیاکاریەکەین ئەوەی کە بە پاس دەڕوا ئەوەی با بڵێن بە پاس دەڕوا عیبترە لەوەی کە بە تەکسی دەڕوا ئەوەی بە تەکسی دەڕوا عیبترە لەوەی مەسەلەن بە سیارێکی تایبەت دەڕوا ئەوەی بە سیارێکی تایبەت دەڕوا سیارێکی کۆن بێ زۆر جیاوازترە لەوەی کە بە سیارێکی گرانبەها و دیارتر دەڕوا بۆیە ئەمیش دەگەڕێتەوە جارێکی ترها تووشی گرفتێکی ترە بینەوە کە تەنانەت نەک لە هێڵە گشتەکان تەنانەت لە هێڵە تایبەتەکانی شەنێک جار تووشی گرفتە بینەوە یان من لە ڕووم ناوەڵام من بە پیکاب ناچمە با بڵێن شوێنی کارەکەم یاخود ناچمە شوێنی ئیشکردنم یاخود ناچمە بۆ نمونە قوتابێکی زانکۆم لە زۆر شەرم کەم بە پیکا بڕۆم کە لە کاتێکە
ئێمە ناڵێم خودی گواستنەوەیە پەیوەندی فقط بە گەیاندنە تەنانە بەس دەتگەێنێت و دەتێنێتەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە بە تەواوەتی ڕێخستنەوەیەک بۆ هێڵە گشتیەکان بکرێت لە هەرێمی کوردستان. ئەمەش پێویستی بە هەوڵی سەرجەملایەنە پەیوەندیدارەکان هەیە، چونکە وەک شارەزایان ئاماژەیان بۆدا ئەوەکانی گواستنەوە وابەستان بە ژیانی خەڵکەوە. ئیتر لەگەڵ خۆرئاوابوون لە هەرێمی کوردستان هیچ چرایەکی پاز نابینێت کە داگیرسابێت و ئامادە بێت بۆ کارکردن. وەک شۆفێران دەڵێن لەگەڵ خۆرئاوابوون کاری ئێمەش بە کۆتا دێت.